بەڵا لە سلێمانی میانەکەم دەبێت بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای سیاسی و هەروە شارەزای بواری هەڵبژاردن لە ئەستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز هاوڕێ تۆفیقم کاتتان باش. یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان پێویستی بە هەمارکردنەوە هەیە؟ ئەم کاتی ئێوەش باش. من بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی بەڕێز بمەوە بە کورتی ئەمێ بەبیری تۆی بەڕێز و هەموو لایەکی بهێنمەوە کە لە 2013ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق نەکراوە. لە ساڵی 2018 کە خۆپیشاندانی گەورە لە شەقامی عێراقی لە زۆربەی شارەکانی باشوور و بەغای پایتەخت و کۆڵێن ئاگرێکی ناڕەزایی گڕی گرتبوو، پەرلەمانی عێراق بە پەلەپڕوسکێ بڕیارێکی دەرکرد بە هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان بۆ پێی کە ئەم حکوومەتە خۆجیانە ئەم ئەنجومەنی پارێزگایانە بوونەتە سەرچاوەی گەندەڵی و خەڵک وەکو سەرچاوەیەکی خراپبەکارهێنانی دەسەڵات تەماشایانەکە. تەنانەت بۆ زانیاری ئەوەی بەڕێز ماڵی هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا لە هەندێک لە شارەکانی عێراق لەلایەن خەڵکەوە سووتێنرا وەکو هێمایەک بۆ ناڕەزایی خەڵک. بۆیە پەرلەمانی عێراق بڕیاری هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگاکانی لە ساڵی 2019 دەرکرد. پاشان پەرلەمانی عێراق لە دوای ماوەیەکی کورد ڕوبەڕووی ڕەخ نەبووەوە کە پەرلەمان دەسەڵاتی هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگای نییە، چونکە بە ژێری دەستوری عێراق لە مادەی 122 ئەنجومەنی پارێزگاکان هەیە، نەکەر ئەنجومەنی پارێزگاکان هەیە. ئێوەی بەڕێز ئەبێ ئاگادار بن کە لە ناو سیستەمی پەرلەمانی عێراقا 4 ئاستی نوێنەرایەتیکردنی پەرلەمانی هەیە. یەکیشیان گشتیە بۆ هەموو کۆماری عێراقی فیدراڵ کە پێڵێن پەرلەمانی فیدراڵ، دووەم پەرلەمانی هەرێمەکانە، سێم ئەنجومەنی پارێزگایە، چوارەم ئەنجومەنی قەزاکانیشە. تا ئێستا لە عێراقا هەڵبژاردننی ئەنجومەنی قەزاکان نەکراوە. پاشان ئەم ڕخنەیە پەرلەمانی عێراق هەستا قانونی هەڵبژاردنەکەی هەموار کرد و چارەسەری هەڵە قانونیەکەی خۆی کرد. ئەویش بڕیاریە بە ڕاوەستاندنی کارکردن نەک هەڵوەشاندنەوە، چونکە ئەنجومەنی پارێزگاکان لە دەستورابوونی هەیە و پەرلەمان ناتوانێت هەڵی بۆشێنێتەوە. ئێستا بۆشاییشی گەورە دروست بووە لە زۆربەی زۆری شارەکانی عێراقا ئەنجومەنی پارێزگاکان کارەکانیان ڕاژیراوە و بە بڕیارێکی دادگای فیدراڵی ئەرکەکە سپێرراوە بە ئەنجومەنی نوێنەران هەر شارێک ئەوان کاری چاودێریکردن بکەن، ڕۆڵی ئەنجومەنی پارێزگا لە ڕووی چاودێریەوە ببینن. ئێستا ئەم حکوومەتە تازەیە بە پێی ڕێکەوتنی سیاسی وادەکەی ئەوەیە کە پاش ساڵ و نیویشی تر هەڵبژاردننی گشتی بکە. بەڵام لە ناو کارنامەی حکوومیە باسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا هەیە. بەشێک لە چاودێرەکان پێیان وایە دووبارەکردنەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ڕاستیا وەکو جێگرەوەیەک ئەوەی بە عەرەبی پێڵێن بەدیل بۆ دووبارەکردنەوەی هەڵبژاردننی فیدراڵیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکرێ بێگومان خۆ ناکرێت دوای 6 مانگی کە هەڵبژاردننی فیدراڵی بکرێت. کەواتە ئەم حکوومەتەی ئێستا هەوڵەدا ویلایەتە دەستوریەکەی خۆی کە 4 ساڵە ساڵێکی تێپەڕیەوە 3 ساڵەکەی تری تەواو کاو جارێکی تر هەڵبژاردننی پێشوەخت نەکرێتەوە. و ئێستش ئەو گفتوگویانەی لەبارەی هەموارکردنەکە وەکو سەرەتایەک دەستی پێکردووە پەیوەندی هەیە بە پلەیەکی سەرەکی بە شێوازی هەڵبژاردن. و هەروەها ئەمێ بە ئەوەی بەڕێزیش ڕابگەێنم دادگای فیدراڵی کاتی خۆی لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق ئەم هەڵبژاردنانەی دوایی کە پڕ لە شەشە بوون بەداخەوە، دادگای فیدراڵی لە ئەنجامی سکاڵایەکی هادی عامری کە ڕخنەی لە ئەنجامی هەڵبژاردنەکانی کۆمیسیۆن گرت کە ڕایگەیان بوو باسی ئەوەی کردبوو کە ئەو ئەنجامانە سەختەکاری تایە. دادگای فیدراڵی داواکاریەکەی هادی عامری ڕەت کردەوە و ئەنجامی هەڵبژاردنەکەی پەسەند کرد، بەڵام لە ناوەڕۆشی دەقی ئەو بڕیاری کە نووسیویانە بڕگەیەکی تایە. ئەڵێ جاریشی تر نابێت دەنگەکان ئەژمارکردن و جاکردنەوەی دەنگ بە شێوەی سیستەمی ئەلکترۆنی پەیڕەو بکرێت. واتە جاریشی تر هەڵبژاردن بکەینەوە لە عێراقا هی ئەنجومەنی پارێزگا بێ یاخود هی فیدراڵ بێ ژماردنی ئەلکترۆنی نەماوە بۆ بە ژماردننی دەستی. لەلایەن عێراق کامیان گونجاو ئەلکترۆنییان ئەوەی پەیوەندی هەیە بە ئەنجومەنی پارێزگاوە لە ڕاستیا پرسیارێکی قورسە. من بەپێی ئەو ئەزمونەی کە هەمە زیاتر لە 2 ساڵ ئەتوانم بڵێم وەکو شمشێرێکی دوودەم وایە کاتی خۆی سیستەمی دەستی بوو هەموو لایەک ڕخنایانەگرت کە کرا بە ئەلکترۆنیش ڕخنایانەگرێت، بەڵام لە ڕاستیا پەیوەندی بە سیستەمی ئەلکترۆنی و سیستەمی دەستیەوە نییە. پەیوەندی هەیە بەوەی کە هێشتا کە ژیانی دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق لە بەردەم تاقیکردنەوەیشی گەورەیە. ئەو پرسیاری تۆ شتێکی بەبیری من هێنایەوە. ئێستا لە ناو شەقامی عێراقی وەکو هاوڵاتی وەکو سەرکردە سیاسیەکان
هەندێکیان تەنانەت دوورتر لەم قسەی منیش ئەڕۆن ئەڵێن سیستەمی پەرلەمانی لە عێراق شکستی هێناوە هەوڵبەی نزیک ببینەوە لە هەموارکردنی دەستوور یا ڕێگایەکی تر بەرەو سیستەمی سەرۆکایەتی. فایق زێدان کە سەرۆشی ئەنجومەنی دەسەڵاتی دادوەری هەموو عێراقی فیدراڵە کە چوارەمین دەسەڵاتی باڵای وڵاتەکەیە لە چەند ڕۆژی ڕابردوو نووسینێکی بڵاو کردوێتەوە کە تایە باسی ئەوە ئەکا کە سیستەمی پەرلەمانی لە عێراقا نزیکە لە شکست و بە جۆرێک لە جۆرەکان ئاماژە بە سیستەمی سەرۆکایەتیە. من لە پرسیار و بابەتەکەی تۆ دوور ناکەومەوە. ئەوەی ئێستا کە مای گفتوگۆیە پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاکانەوە هەیە دوو بڕگەی سەرەکیە. بڕگەی یەکەم ئایا هەڵبژاردنەکە بەس بۆ پارێزگاکان بێ یا بۆ قەزاکانیش بێ، چکە لە قانونەکە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و قەزایە. بۆ نمونە ئێمە نمونە لەسەر سلێمانی یەنینەوە چکە من ئێستا لە سلێمانی و نیشتەجێی سلێمانیم. ئێمە لە سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمانەیە کە نوێنەرایەتی خەڵکی ناوشاری سلێمانیەکە نوێنەرایەتی هەموو قەزاکانیشەکە. بەڵام بەپێی ئەم قانونە نەخێر ئێمە ئەنجومەنێکمانەیە کە ئەنجومەنی هەموو پارێزگاکەیە لە هەمان کاتە ئەنجومەنی قەزاکانمانەیە. ڕانیە ئەنجومەنێکی خۆیە بێ، شارەزور ئەنجومەنێکی خۆیە بێ، کەلار ئەنجومەنێکی خۆیە بێ، ئەمە بۆ هەموو عێراق بەم جۆرەی لێبێ. ئەمە دەرگای کردوێتەوە لە بەردەم کۆمەڵی کێشە. کێشەی یەکەم کێشەیەکی هونەریە کە هەندێک قەزا سنوورەکانیان تێکەڵاوە، چۆن ئێمە تۆماری دەنگدەرانیان جیا بکەینەوە، چۆن ئێمە ئەم خەڵکە ئاراستە بکەین کە تۆ لە بازنەی قەزای فڵانی بەڵام لە بازنەی فڵان نیت. لە هەمان کاتا کێشەی نەتەوایەتی و تایەفی هاتوۆتە پێشەوە. یعنی ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە لە هەندێک قەزایە کێشەیەکی گەورە بۆ پێکاتەکان دروستکە. ئەمە گرنگترین ئەو تەحەدیانەیە کە لە داهاتوە ڕۆبەڕۆ بێتەوە، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان ئەو زانیاریانی کە لە لای منە جۆرێک لە ڕێکەوتن لە نێوان لایەنە سەرێشیەکانە هەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکەن. وەکو باسم کرد هۆکارە سەرێشەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئاوێ بە ئاگری هەڵبژاردننی گشتی فیدراڵی بکەن و نەیکەنەوە. بەڵێ ئەگەر بێت و یاساکە هەموار بکەنەوە وەکو چۆن لە ماوەی ڕابردووە بۆ هەڵبژاردن لە عێراق یاساکەیان هەموار کردەوە دابەشیان کرد بەسەر چەند بازنەیەکە، دواتر هەمووی گلەی لە هەموارکردنەوەکە و ژمارەی بازنەکان هەبوو. پێتانوانیە هەموار بکرێت و دەستکاری بکرێت هەمان گرفتجارێکی دیکەش دووبارە بێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا؟ کێشەی سەرەکی لە پرۆسەی دموکراسی و هەڵبژاردن لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەند شتێکی سەرەکیە. یەکەمیان بریتیە لە بوونی هێزی چەکدار کە ئێمە یەک سوپای نیشتیمانی پیشەیی بێلایەنمان نییە، دوام دادگایەکی بێلایەنمان نییە، سێم دەستەوەردانی دەرەکی هەیە. هەموو ئەمانە بوونەتە ئەو فاکتەری کە لە ناو هەموو پرۆسەیەکی هەڵبژاردنە ئاڵۆزی بێتە پێشەوە. چکە ئێمە لە ماوەی ئەم دایان ساڵی ڕابردووە چەنەها قانونی هەڵبژاردن، چەنەها شێوازی هەڵبژاردن، چەنەها هونەری جیاوازی هەڵبژاردن پێڕەو کراوە. ئەبینین لەگەڵ هەموو ئەم جیاوازیانەیە بەردەوام خاڵێکی هاوبەشەیە ئەویش سکاڵا و ناڕەزاییە کە بنچینەکەی ناگەڕێتەوە بۆ کێشەیەکی قانونی و هونەری بەڵکو ئەگەڕێتەوە بۆ ئاڵۆزی سیاسی. وەکو باسم کرد لە ئێستا پرۆسەی دموکراسی سیستەمی پەرلەمانی لە عێراقا لە بەردەم تاقیکردنەوەیشی گەورەیە. خەڵک پێیان وایە کە سیستەمی پەرلەمانی تیونێتی خەون و ئارزوەکانی ئەوان ناشکێنێ، هێشتا کە زەمینەی کولتوری زەمینەی سیاسی لەناو کۆمەڵگاکە باش نییە بۆ پیادەکردنی سیستەمی پەرلەمانی. یعنی ئێسێشێک لە گفتوگۆ گەرمانەی کە هەیە هەموارکردنی دەستورە یاخود نزیکبوونەوەی لە جۆرێک لە سیستەمیشی تازە. باس لەوە کرد کە چەندین شێوازی هەڵبژاردن تاقی کراوەتەوە بەڵام هیچیان نەبووتە خواست یاخودجێی ڕەزامەندی تەواوی لایەنە سیاسیەکان لە عێراقدا. ناڕەزایەتیان لە هەڵبژاردنەکان ناڕەزایەتێکی واقعی و لە جێی خۆی بووە یانەوە بووە لە ئاستی خواستەکانی خۆیانانە بووە؟ لە عێراقا هەموو لایەنێک ئێوێ براوە بێ کەس ئامادە نییە دۆڕاو بێ و ئەمە لە هیچ سیستەمێکی دموکراسی لە دنیا بوونی نییە. دووەم پرەنسیپ پێڵێن دادپەروەری کە پێویستەکە لایەنە ڕکابەرەکان وەکو یەک زەمینەی کە بڕکێکردنیانە بێ. ئێمە زانین هەندێک لایەن هێزی چەکداری هەیە، هەندێک لایەن هێزی چەکداری نییە، هەندێک لایەن بودجەی دەوڵەتی لەبەردەستایە، هەندێک لایەن هیچ بودجەیەشی لەبەردەستانیە. جگە لەوەی کە لە ناو سیستەمی پەرلەمانی لە ناو سیستەمی دموکراسی دوو بابەتی گرنگ هەیە بێ چارەسەر بکرێ. یەکیشان ململانی نەتەوایەتی، ئەوی تریان مەسەلەی ئاینیە. ئەبێ ئەم دوو بابەتە چارەسەر کرێ. ئەگەر ئەم دوو بابەتە چارەسەر نەکرێ وەکو ئەوی کە ئێستا بەداخەوە لە عێراقا هەیە، ئەم بارودۆخە دروستە بێ کە ئێمە ئێستا گفتوگۆی لەسەرەکەین و کەس ناڕازیە. چکە ململانەکە بەشێکی ململانەیەکی نەتەوەیە، ململانەیەکی تایفیە
و هێشتا کە دەوڵەتی هاوڵاتی بوون دروست نەبووە. بنچینەی پرۆسەی دموکراسی و هەڵبژاردن دەوڵەتی هاوڵاتی بوون. ئەو دەوڵەتی کە تیا وەکو ئەوەی کە ئێستا لە بەریتانیای مەزن ئەیبینین، هندیە گەبێ بە سەرۆکوەزیرانی بەریتانیای مەزن، هیچ کێشەیەکیش نییە. مسلمانێکی پاکستانی ئەبێ بە عومدا یاوەی کە خۆمان لێرە دەسەواژەی پارێزگار بەکارێنین، هی لەندەنی پایتەخت. لەبەرەوەی دموکراسی خەمڵیوە، لەبەرەوەی دەوڵەتی هاوڵاتی بوون چەسپاوە. ئەوە سیستەمی پەرلەمانیە. بەڵام ئێمە ئێستا لەسەر کاغذ سیستەمی پەرلەمانیەکەی ئێمە زۆر پێشکەوتووە، بەڵام لە واقعا پێشکەوتوو نییە. من وەکو لە سەرەتا باسم کرد، سیستەمی پەرلەمانی ئێمە 4 ئاسی نۆنەرایەتی داناوە، واتە گرێبەستی باشترین دەستورمانەیە، بەڵام کاری پێ لەسەر 4 ئاستە. من زمینەی کۆمەلگاکە ئێمە میراتێکی دوور و درێژمان لە دیکتاتۆریەت، لە فاشیەت، لە ڕەگەزپەرستی، لە جینۆساید، لە ڕوخوچینە هەیە کە بەداخەوە تا ئێستاکە ئەم میراتە بۆ هەموو خەڵک ماوەتەوە. و هەمیشەکە لەو شەشە گەورانی کە هەتا ئێستاکە گەلانی عێراق پێوەیە ناڵێنن. سەدام حوسێن ڕووخاوە، بەڵام هێشتاکە عقڵێتی ڕەگەزپەرستی، عقڵێتی فاشیەت هێشتاکە عقڵێتیشی بەهێزە، نەک لەسەر ئاسی سیاسی، لەسەر ئاسی ئاینی، لەسەر ئاسی کولتوری، لەسەر ئاسی جۆرا و جۆر. بەڵێ بەڕێز هاوڕێ تۆفیق شارەزای بواری سیاسی و هەڵبژاردنیش لە ئەستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندای. زۆر سپاس بۆ شرۆفەکانت.